سڵاتان لەبێت هەواڵ دەست پێ دەکات. کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن ئامادەی خۆی بۆ هەڵبژاردن دووپات کردەوە و ئامێریکیشیان بۆ ڕێگەگرتن لە ساختە بۆ پشکنینی کارتی دەنگدەران ئامادە کردووە. کۆمیسیۆن دەیەوێت کەمترین سکاڵا تۆمار بکرێت. لا بڵاو کراوەیەکی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمی کوردستان داهاتووە. کۆمیسیۆن سەرجەم ئامادەکاریەکانی بۆ دەستپێکردنی هەڵبژاردن کۆتایی هێپێهێناوە و پێداویستیەکانی هەڵبژاردنیش ئامادەن و لە کۆگاکاندا دانراون. ئەوەی تایبەت بێت بە ئامێرەکانی دەنگدان پەڕەی دەنگدان لە ئەڵمانیا دروست کراوە و کانزاییە وەکو پەڕەی ئاسایی نییە. ئەم پەڕێش ئامێریکی لەگەڵدایە کە 100 دانەیە ئەگەر گومان لە پەڕەکەدا دروست بکات ئەوە بە چەند ڕێکارێک ڕاستی یاخود ساختەی پەڕەکە دەخوێنێتەوە. ئەو کۆمپانیای ئامێرەکانی بۆ کۆمیسیۆن دابین کردووە بە مەرجی ڕێگرتن لە ساختەکاری ئەم پەڕانەیان دروست کردووە بەمەش کەمترین سکاڵا لە سەرنجامەکانی هەڵبژاردن بەرز دەکرێتەوە. سەبارەت بە قەواری هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری کۆمیسیۆن ڕایگەیاند وادەی سڕینەوەی ناو قەوارەکان بەسەر چووە و هەر بەربژێرێک لەو قەوارێدا دەتوانێت نەکشێتەوە و لە هەڵبژاردنەکاندا بەشدار بێت. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی بە ڕووداوی ڕاگەیاند لەو چەند ڕۆژەی کە ماوە لیستەکەیان هەڵمەتی هەڵبژاردنەکەی لەسەر هەولێر و شارۆچکەی سۆران ئەنجام دەدات. ئەندامەکەی سەرکردایەتی یەکێتی دەڵێت چگە لە هەولێر لە ڕۆژانی داهاتوو بانگەشەی لیستەکەیان لە بادینانیش چڕدەکەنەوە. فۆکەسی یەکێتی لەو چەند ڕۆژە لە هەولێر و بادینان دەبێت. هەرچەند ناوی ئەو شوێنە ناشکرانیە کە یەکێتی لە هەولێر و بادینان بانگەشی تێدا دەکات، بەڵام بانگەشەی قوبات تاڵەبانی سەرۆکی لیستی یەکێتی لە هەولێر کاردانەوەی توندی لێکەوتەوە. ڕۆژی 18 مانگا قوبات تاڵەبانی لە بانگەشەی لیستەکەی لە هەولێر ڕایگەیاند نابێت هیچ لایەنێک هەولێر بۆ خۆی قۆڕەخ بکات. گوتیشی ئەو هاوسەنگیەش تەنیا بە یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت. کۆمەڵی ئیسلامی کوردستان لەبەر بێپارەی ناتوانێت بە گەرمی بانگەشە بۆ خۆی بکات. سۆران عومەر سەرۆکی لیستی کۆمەڵی ئیسلامی بە تۆڕی میدیای ڕووداوی ڕاگەیاند ساختەکاری نەبێت و خەڵک بە شێوەیەکی کارا بەشداری دەنگدان بکەن ژماری کورسیەکانیان زیاد دەکات. لە وەڵامی پرسیارێکدا لەبارەی ساردی هەڵمەتی هەڵبژاردننی کۆمەڵ سۆران عومەر ڕایگەیاند هۆکاری سارد دەرکەوتنی بانگەشەی کۆمەڵ بەشداری نەکردنمانە لە هەڵمەتە میدیایەکان. ئەوەش هۆکارەکەی بێپارەی حیزبەکەیە، بەڵام سەرەڕایەوەش لە نێو خەڵک داین و واروەها مەیدانی بانگەشە دەکەن. سۆران عومەر دەڵێت کۆمەڵی ئیسلامی تەنیا 750,000 دیناری داوەتێ بۆ بانگەشە کە بە بڕوای ئەو بەشی هیچ ناکات. گوتیشی لیستی کۆمەڵی ئیسلامی لەو چەند ڕۆژی داهاتوو بانگەشەکانیان لە سلێمانی و هەولێر دەبێت، بەڵام زیاتر تشکیان لەسەر هەولێر دەبێت، چونکە وەکو ئەو دەڵێت دەنگەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەڵبژاردننی 12 ئایاری عێراق بەراورد لەگەڵ هەڵبژاردننی ساڵی 2013 نیواونی و کەمی کردووە. کۆمەڵ لە سلێمانی نزیکەی 51,000 دەنگی هێناوە، لە کاتێکدا لە هەولێر نزیکەی 35,000 دەنگی بۆ خۆی مسۆگەر کرد. فۆکەسی ئەمڕۆی ئەو هەواڵی کە بڵاو کراوەتەوە لە یەک هەواڵ ئەمەیە. پارتی دیموکراتی کوردستان نیگەرانە لەو مامەڵەی کە لە پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە لە بەرامبەر بانگەشەی هەڵبژاردننی بربژێرانی پارتەکەیدا ئەنجام دەدرێت. بەرپرسان و بربژێرانی پارتی ئاماژە بۆ دەکەن کە پۆستەر و وێنەی بربژێرانی حیزبەکەیان لە سنووری پارێزگاکانی سلێمانی و هەڵەبجە بەرهەڵمەتێکی فراوانی دراندن و لێکردنەوە کەوتون. بەسام عەلی بەرپرسی لقی هەڵەبجەی شەهیدی پارتی دیموکراتی کوردستان ڕایگەیاند لە سنووری پارێزگای هەڵەبجە دراندن و لابردنی پۆستەر و وێنەی بربژێرانی پارتی هێندە زۆرە کە خەریکە چی دیکە پۆستەر و وێنەکانی بربژێرانی حیزبەکەی نابینرێت. بەرپرسی لقی هەڵەبجەی شەهیدی پارتی ئاماژە بۆش کرد ئەوەی ڕوودەدات کللتورێکی خراپە و ململانەیەکی ناشەریفانەیە و بە دژایەتیکردنی حیزبەکەیشی ناوی بەرد. بەسام عەلی گوتیشی پارتی دیموکراتی کوردستان بایەخێکی زۆر بە پارێزگای هەڵەبجە دەدات و لە ڕۆژی 25 مانگیش بانگەشەیەکی بەرفراوان لە هەڵەبجە ئەنجام دەدرێت و ئاماژەی بۆ کرد کە چاوەڕێ دەکرێت ژمارێک لە ئەندامانی مەکتەبی سیاسی لەو بانگەشەیەدا بەشدار بن. دەچین هەڵەبجە هەر لەوێ ئێستا بەڕێز بەسام عەلی بەرپرسی لقی هەڵەبجەی پارتی دیموکراتی کوردستان میوانی ئێمە. کاک بەسام ئەم کاتت باش، دەمەوێت بزانم کە چۆن دڵنیان لەوەی کە ئەو هەڵمەتە تەنیا دژی پارتی دیموکراتی کوردستانە؟
ئەم کاتە ئێوەش باش ئەمە نەمانێتەوە هەڵمەتەکە تەنها دژی پارتی دیموکراتی کوردستانە بەڵام زۆر بە چڕی هێرشەکە بۆ سەر کاندیدەکان و بۆ سەر پۆستەرەکانی پارتی دیموکراتی کوردستانە بەشێک لەلایەنە سیاسەکانی دریش هێرش کراوەتە سەر پۆستەرەکانیان بەڵام پۆستەرەکانی پارتی دیموکراتی کوردستان کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستان بەدەگمەن پۆستەرێکی ئێمە هەیە مەگەر شوێنەکەی شوێنێکی عاسی و بێنیان توانی بێدەستی هێرشی پێ بگەێنن ئەگەر نا زۆربەی زۆری پۆستەری کاندیدەکانی ئێمە هێرشی کراوەتە سەر و دڕێنراوە و بەشێکیان سوکایەتی پێکراوە و هێرشەکە بەرفراوانی بۆ سەر پارتی دیموکراتی کوردستانە. باشە ئێوە دەتوانن هیچ کەسێک تۆمەتبار بکەن بەوە یاخود هیچ کەسێک هیچ لایەنێک لە پشتڕاندنی پۆستەرەکانی بربژێرەکانی پارتیەوە هەیە؟ کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی کوردستان ڕێنمایی هەیە بۆ هەڵمەتی بانگەشە و ئێمە تەواو پابەندی ئەو ڕێنمایانی کۆمیسیۆنین و تەواو پابەندی ڕێنمایەکانی جەنابی سەرۆکین کە فەرمانی پێکردوین هەڵمەتێکی بانگەشەی هێمن و هاوسنگ و فەرمانی پێکردوین ئەگەر بێت و پۆستەری کاندیدی لایەنێکی سیاسی ترکەوت بێت ئەندامانی پارتی بەرزی بکەنەوە و خۆی لێ بکەنەوە بەڵام لە ئێستاە ئێمە ئەوە کاری ئێمە نییە بەڕاستی هیچ لایەنێکی سیاسی تاوانبار بکەین ئەوە کاری دەستگا ئەمنیەکانی ئەم سنوورەیە کاری حکومەتە و کاری ئەو فەرمانگە پەیوەندیدارانەیە کە کار بکەن بۆ پارێزگاریکردن لەسەر هەڵمەتی بانگەشەکە بە شێوەیەکی دیموکراسی و شارستانیانە و پێویستە پۆستەری کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستانیش وەکو سەرجەم کاندیدی لایەنە سیاسەکانی تر کە بەشداری ئەم هەڵمەتی بانگەشەیان کردو پارێزراو بێ. باشە بێ لە پارتی دیموکراتی کوردستانم دیاردێ بە شێوەیەکی گشتی لە هەڵەبجە هەیە؟ بەڵێ پۆستەری لە بەشێک لەلایەنە سیاسەکانی تریش کەمتر لەوانەی پارتی دیموکراتی کوردستان هێرشی کراوەتە سەر و پۆستەرەکان دڕێنراون بەڵام بە چڕی بەرامبەر کاندیدەکانی پارتی دیموکراتی کوردستانە و ئەکرێت بۆ لەو لایەنە سیاسیانش ئەو پرسیارە ئاراستی خۆیان بکەن. باشە یەکێتی باز لەوە دەکات کە ئەوانیش لە هەولێر و بادینان پۆستەری بەربژێرەکانیان کەوتۆتە بەر هەڵمەتی دراندن بە شێوەیەکی گشتی چی لەسەر و دیاردەیە دەڵێن؟ پێم وایە هەر هاوڵاتێکی کوردستان هەر دەنگدەرێکی کوردستانی سەردانی هەولێر و دۆک بکات پێچەوانی ئەمە بینێت بەشێکی زۆری شەقامەکانی هەولێر و دۆک پۆستەرەکانی سەرۆکی لیست و کاندیدەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر پارێزراون و ئەبینرێن لەسەر شەقامەکان بەڵام پۆستەری سەرۆکی لیستی پارتی دیموکراتی کوردستان بە بەرنامەیەکی دیاریکرا و واضحە کە موەجهە پۆستەرەکانی لە سنوورەکانی پارێزگای سلێمانی و هەڵەبجە هێرش یەکرێتە سەر و پۆستەری کاندیدەکانی تریشمان هێرش یەکرێتە سەر تەنها و تەنها کاندیدەکانی ئێمە نزیکی بارەگاکانی پارتیان بۆ ماوەتەوە پۆستەری لێدا بنێن چونکە لە هیچ شوێنێکی تر پۆستەرەکانیان پارێزراو نابێت و ئەم دیاردەیە بە زۆر بە کەمی ئەتوانم بڵێم دەگمەنە لە هەولێر و دۆک و هەر کەسێک سەردانی هەولێر و دۆک بکات بە زەقی پۆستەری کاندیدی لایەنە سیاسەکانی ترەبینێ بەڵام ئێستا بەستەنها سەردانێکی شاری هەڵەبجەی شەهید بکە سەردانێکی سنووری لقی 12 بکە پۆستەرە دراوەکانی کاندیدەکانی ئێمە بە چاوی خۆتانە بینن. باشە کەواتە پۆستەری هێمن هەورامی لە هەموو بەربژێرەکانی دیکەی پارتی زیاتر درێنراوە لە هەڵەبجە؟ بەدڵنیایی کاکێ من سەرۆکی لیستە و بەدڵنیایی هێرشەکە زیاتر کاکێ منی گرتووەتەوە و بەشێکی زۆری پۆستەرەکان یەتوانم بڵێم بە دەگمەن پۆستەری ماوە کە هێرشی نەکرابێتە سەر. باشە باستان لەوە کردووە کە لە ساڵیادی گشت پرسیدا بانگەشەی خۆتان لە هەڵەبجە دەکەن چامەدەکاریەکتان کردووە بۆ ئەوە دەتانەوێت بانگەشەکە چۆن بتوانن بە ئارامی و بە ئاسایش لەوێ بەڕێوە بچێت؟ طبعا ئەو لقی 12 تەنها لقێک نییە تایبەت بێ بە پارێزگای هەڵەبجە لقی سنووری لقی 12 سنوورێکی فراوانە شارە زور زەڕایەنە هەورامانە سەی سادقە پێنجوێنە هەڵەبجەیە ئەم سنوورە هەمووی سنووری لقی 12 ئێمان بانگەشەیەمان دەست پێ کردبوو لە ڕۆژەکانی ڕابردوو لە شارە زور و زەڕایان دەستمان پێکرد لە قەزای شارە زور لە قەزای پێنجوێن کەرنەڤاڵی جەماوەریمان کرد لە قەزای سەی سادق کەرنەڤاڵی جەماوەریمان کرد 25 مان کەرنەڤاڵی جەماوەری ناساندنی کاندیدەکانی ئێمە لە سنووری قەزای هەڵەبجەی شەهید و هەورامان و هاوکاتە لەگەڵ یادی ڕیفراندۆمی سەربەخۆیی کوردستان
بۆیە بە دڵنیایی خۆمان بۆ ئامادە کردووە بەشێکە لە هەڵمەتی بانگەشەی باشە هیچ بەرپرسێکی باڵای پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕۆژە دێتە هەڵەبجە؟ بڕیار وایە کە بەشێک لە هەواڵانی مەکتەبی سیاسی بەشداری کەرنەڤاڵی جەماوەری 25 بانگ بکەن لە هەڵەبجەی شەهید و ئەمە لێرەش ڕای بگەێنم کە سبەینێشکە ئاکاتە 23 مانگ کەرنەڤاڵێکی جەماوەری گەورە لە پارێزگای سلێمانی سازەکرێت و بەشداری ئەو کەرنەڤاڵەژە بین جگە لەوە لە 25 مانگیش کەرنەڤاڵی تایبەت بە قەزای هەڵەبجەی شەهید سازەکرێت. بەسام عەلی بەرپرسی لە هەڵەبجەی شەهیدی پارتی دیموکراتی کوردستان سوپاس کە لەگەڵمان بووین، سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵ ئێمەمانەوە، شاد و بەختەوەر بن.